لێرێکی دواخراوی هەفتەی 24 خولێستێرەکانی عێراق هەولێر لەسەر یاریگای فرانس و هەیری میوانداری تەڵەبەی کرد. لە ڕیزەکانی تەڵەبە دلۆڤان مەهدی گۆڵپارێز کاپتنی تیپەکە بوو، نیاز محەممەدیش لە بەردەمی یاری دەکرد. کوڕانی پایتەختی هەرێمی کوردستان دوای 7 یاری لە دەرەوە یاریگای خۆیان گەڕانەوە بۆ یاریکردن لە بەردەم هاندەرانیان. یەکەم یاری سەمیر بابۆش بوو لە خولەکانی عێراق لەسەر یاریگای یانەی هەولێر. لانیوە یەکەم ئاستی هەردوو تیپ تا ڕادەیەک لێکۆ نزیک بوو، کەمترین هێرش ئاڵوگۆڕ کرا. ئەمە تاکە دەرفەتی مەترسیدار بوو بۆ تەڵەبە. لێدانەکەی حوسێن عەبدوڵڵا لاوەندی دەرەوەی لا کێشەی گۆڵی گرت. هەردوو تیپ چۆن هاتنە نێو یاریگا هەرواش گەڕانەوە بۆ ژووری خۆگۆڕین. لانیوەی دۆم دووبارە هەردوو تیپ بە هەستیاری و مامەڵەیان لەگەڵ یاریەکەدا دەکرد. هەنگاوەکانیان بە هێواشی بۆ گۆڵ تۆمارکردن دەبرد. لە دواخولەکان یاری فشار کەوتە سەر گۆڵی هەولێر. لەم دەرفەتە تەڵەبە تەواو نزیک بوو لە گۆڵ لە دەستیاندا، بەڵام ناڕەزایی یارزانان یانەی هەولێری لێکەوتەوە چونکە بە مەبەستی وەستانی یاریەکە وەستان. کوڕانی خاوەن ماڵ خۆیان بەدەستەوە نەدا و یاریەکە هیچ گۆڵێکی بەخۆیەوە نەبینی و بە یەکسانی بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. بەم شێوە هەردوو تیپ یەکە و خاڵێکیان خستە سەر خاڵەکانیان. تەڵەبە بە 46 خاڵ لە خانەی هەشتەمی ڕیزبەندی مایەوە، هەولێریش بە 33 خاڵ هاتە خانەی 14 ڕیزبەندی. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.